ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان سیانزەی شوباتی هەموو ساڵێکی بە ڕۆژی جیهانی ڕادیۆ ناساندووە. ڕادیۆ یەکێکە لە هۆکارەکانی ڕاگەیاندن و بڵاوبوونەوەی زانیاری. پێشهاتنی ئینتەرنێت و دیجیتال میدیا بەربڵاوترین هۆکاری ڕاگەیاندن و سەرچاوەی دەستخستنی زانیاری بووە و مەودایەکی فراوانی جیهان پێی ئاشنابوون. مێژووی داهێنان و سەرهەڵدانی ئەم ئامێرە گرنگە کۆنە. لە ساڵی 1830 زانای بەریتانی مایکل فارادی، دوای ئەویش جۆزیف هنری، مامۆستا و زانا لە زانکۆی بۆرسۆن لە ئەمریکا هەوڵی دیکەیان لە بواری گەیاندنی دەنگ تاقی کردوێتەوە. لە ساڵی 1886 هاینریش هێرتس، زانای فیزیکی و مکانیکی ئەڵمانیا، شەپۆلی کارۆمۆگناتیزی لە وزەدا دۆزیەوە و هەر ئەو بوو کە سیستەمی شەپۆلی ڕادیۆی UHF دۆزیەوە و با یەکەمین کەسیش دادەنرێت کە دیزاینی بۆ ئامێری ناردن و پێشوازی یەکەمین شەپۆل لە ڕادیۆیەکان داناوە. پاشان لە 25 تەموزی ساڵی 1874دا کۆلی ملۆ مارکۆنی یەکەمین شەپۆلەکانی کارۆمۆگناتیزی بۆ داهێنانی ڕادیۆ دۆزیەوە و خودی ئەویش داهێنەری دروستکەکانی بێتەلە. بەخشی ڕادیۆ مێژوویەکی کۆنی هەیە و هەر وڵاتێک لە وڵاتانی جیهان ڕۆژێکی بۆ خۆی دیاری کردووە بۆ یادکردنەوەی یەکەمین پەخشی ڕادیۆ لە وڵاتەکەیدا. با پێی سەرچاوە جیهانیەکان لە ساڵی 1970دا زانایانی ئەمریکا و ئەڵمانیا گەشتنە ئەو ئاڕاستەی کە دەتوانن با بەکارهێنانی شەپۆلی ڕادیۆ قسە و دەنگ بگوازنەوە و ئەوەش ڕێگەی خۆش کرد بۆ پەیوەندی تەلەفۆنی و توانای پەخشی ڕادیۆیی. یەکەمین پەخشی ڕادیۆیی لەلایەن ئەندازیارانی کۆمپانیای بیستێبرگ بوو لە ئەمریکا. ئەوەش بە شێوەیەکی ڕێکەوت بوو لە کاتێکدا کارمەندەکان سەرقاڵ بوون بە تاقیکردنەوەی گواستنەوەی دەنگ و بیریان لەوە دەکردەوە کە موزیکی سەر ئەو قەوانانەی لە بەردەستیاندایە بەکاربێنن بۆ گواستنەوەی دەنگ. ئەو کەسانەی لە ماڵەوە ئامێری سەرەتایی وەرگرتنی شەپۆلەکانی دەنگیان هەبوو توانیویانە شەپۆلی دەنگی ئەو موزیکانە وەربگرن. بۆیە داوایان لە کۆمپانیاکە کردووە کە موزیکی زیاتر پەخش بکات و بەردەوام بێت. پاشان کۆمپانیاکە کارەکانی بە شێوەیەکی ڕێکخراوتر کرد و لە ژێر ناوی ڕادیۆی KDKA بەردەوام بوو. ئەم پیتانەش هیچ مانایەکیان نەبوو، هێما نەبوون بۆ هیچ شتێک، بەڵکو بە شێوەیەکی هەڕەمەکی هەڵبژێردرابوون و لە ساڵی 1920دا وەکو یەکەم وێزگەی ڕادیۆیی ناسێنرا. لە ئوسترالیا یەکەمین وێزگەی ڕادیۆ لە شاری ملۆنبۆر و لە ساڵی 1921دا دەست بەکار بوو. لە ساڵی 1922دا کۆمپانیای پەخشی بەریتانی بە ناوی BBC لە بەریتانیا وەکو یەکەمین ئێزگەی ڕادیۆیی پەخشی خۆی دەست پێ کرد و لە هەمان ساڵیشدا لە فەڕەنسا و لە تاوەری ئیڤڵەوە یەکەمین پەخشی ڕادیۆیی ڕاگەیەندرا. دواتریش لە هەمان ساڵدا ئێزگەیەکی ڕادیۆیی لە یەکێتی سۆڤێتی ئەو کاتە دەست بەکار بوو. لە ساڵی 1923دا ئێزگەی پەخشی ڕادیۆ لە هەریەک لە بەلژیکا و چیکۆسلۆڤاکیای پێشوو ئەڵمانیا و ئیسپانیا دانرا. ناتوانێت بە دیاریکراوی کەسێک بکرێتە داهێنەری تەواوی ڕادیۆ. هەر بۆیە لە مێژوودا ناوی هەموو ئەوانە بەرز دەنرخێنرێت کە هەوڵیان داوە بۆ گەشەپێدانی ئەم داهێنراوەی مرۆڤ. پاشان لە 25 تەموزی ساڵی 1970دا کۆلی ملۆ مارکۆنی یەکەمین شەپۆلەکانی کارۆمۆگناتیزی بۆ داهێنانی ڕادیۆ دۆزیەوە و خودی ئەویش داهێنەری تروسکەکانی بێتەلە. پەخشی ڕادیۆ مێژوویەکی کۆنی هەیە و هەر وڵاتێک لە وڵاتانی جیهان ڕۆژێکی بۆ خۆی دیاری کردووە. مێژووی ڕادیۆ کوردیەکان. ئەحمەد کیکی سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای نینەوە لە لێدوانێکدا بە ماڵپەڕی فەرمی پارتی دیموکرات. با گوێرەی هەموو سەرچاوە کوردیەکان یەکەم ڕادیۆی کوردی لە 19 نۆڤەمبەری 1939 لە بەغداد کراوەتەوە. ئێزگەی دووەم بە زمانی کوردی ڕادیۆی ڕۆژهەڵاتە کە لە 5 ئازاری 1940 لە بەیروت و ئێزگەی سێیەمی کوردیش لە ئابی 1942 لە یافا لە فەڵەستین کراوەتەوە. ئەم سێ ئێزگە کوردیە وەکو یەکەم ڕۆژنامەی کوردی کوردستان لە دەرەوەی خاکی کوردستان پەخشیان دەست پێ کردووە. ئەو ئێزگانە لە ڕاستیدا ئێزگەی کوردی نەبوون، بەڵکو ئێزگەی بیانی بوون و بە زمانی کوردی وەشانیان هەبووە. ئێزگەی ئاراستەکراو بوون و بۆ گەیاندنی هەواڵ و دەنگ و باسی خۆیان بۆ گوێگورە کوردەکان دامەزراوە. یەکەم پەخشی ڕادیۆیی کوردی لە ساڵی 1923 بوو لە یەکێتی سۆڤێت و تا ساڵی 1929 خایاند. ساڵی 1941 ئینگلیزەکان بۆ دژایەتیکردنی ئەڵمانیای نازی بەشی کوردی ڕادیۆی یافایان کردەوە و ژمارەیە کەسایەتی وەکو گۆرانی شاعیر و ڕەفیق چالاک کاریان تێدا کردووە.
پەخشی ڕادیۆی کوردی تارانیش لە 25 تشرینی دووەمی ساڵی 1946 دەستی پێکرد. سەرەتا ماوەی پەخشەکە تەنها 15 خولەک بوو، دواتر کاتەکەی زیاد کرا. ئێستگەی ڕادیۆی یەریڤان لە ساڵی 1955دا بە پێنجەم پەخشی ڕادیۆی کوردی دادەنرێت کە ئەویش لە سەرەتادا ماوەی پەخشەکەی تەنها 15 خولەک بوو. لە سەردەمی جەمال عەبدولناسر سەرۆکی پێشووی میسردا ئێزگەیەکی کوردی لە ساڵی 1957 لە شاری قاهیرە کرایەوە. دواتر و لە پاییزی 1958دا ڕادیۆی کوردی لە کرماشان کرایەوە و ڕادیۆی کوردی تاران داخرا. یەکێک لە دەستپێشخەریە گرنگەکانی شۆڕشی ئەیلولی مەزن بیرکردنەوە بوو لە دامەزراندنی ئێزگەیەکی ڕادیۆ بۆ ئەوەی دەنگ و ڕەنگی شۆڕش و خەڵکی کوردستان بگەێنێت. یەکەم پەخشی ڕادیۆی دەنگی کوردستانی عێراق لە 28 ئەیلولی ساڵی 1963 لە ئەشکەوتی بەردەڕەشکە دەکەوێتە نزیک شارۆچکەی ماوە دەستی پێکرد. ڕادیۆی دەنگی کوردستان با یەکەم ڕادیۆی کوردی دادەنرێت کە لە ناو خاکی کوردستانەوە دەستی باوەشان کرد. یەکەم بێژەریشکە بانگی لەدایکبوونی ڕادیۆکەی ڕاگەیاند و هاواری کردووە ئێرە دەنگی کوردستانی عێراقا عوسمان عوزێری بوو کە یەکێک بووە لەو ئەندازیارانەی کە ئێزگەی دەنگی کوردستانی خستۆتە سەرپێ. ئێزگەکە ڕۆڵێکی دیاری هەبوو لە جۆشدانی خەڵک و پێشمەرگە و بەهێزکردنی گیانی فیداکاری و بەرخودان. لە سەردەمی شۆڕشدا ئێزگەی دەنگی کوردستان لە قۆناغە جیاجەکانی شۆڕش کاریگەرترین دەستگای میدیایی بوو. ڕۆڵێکی دیار و پرشنگداری لەو شۆڕشانەدا هەبوو. ئێرە دەنگی کوردستانی عێراقا. ئاڵاتی خۆشەویستەکان لە ئێزگەی دەنگی کوردستانی عێراقەوە سڵاوێکی شۆڕش جێرانەتان پێشکەش دەکەین و دەنگ و باسی ئیمڕۆی شۆڕشە پیرۆزەکەمان یەکەم هەواڵ لەم دەنگ و باسەدا لە بەتالیۆنی سێی سوورداشی هێزی ڕزگاریەوە یەکێک لە مەفرەزەی پێشمەرگە قارەمانەکانمان لە بەچکە شێرانی کوردستان لە ئێوارەی 11 و لە نێوانی سەربازگەی تاسلوجە و سەربازگەی سەلامی نزیک شاری سولەیمانی میلەتەکەمان ئەمڕۆ چاوی بڕیوەتە دەست و تفەنجیەوە. ئێوەش قارەمانانە ئاراستەی سنجی دوژمنانی بکەن و بارچی دێتە بەردەستان لیان دەن و دەستیان لێمە پارێزن. بڕۆن بۆ پێشەوە ئەی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان لە ژێراڵای پارتیە پێشڕەوەکەمان پارتی دیموکراتی کوردستان و سەرکردایەتی سەرۆکی خۆشەویست و سەرکردەی گەلی کوردی دلێر مستەفا بارزانی سەرکەوتن هەمیشە بۆ شۆڕشە پیرۆزەکەمانە، مردن و ڕوڕەشەی و نەمان بۆ دوژمنانی کورد و کوردستان.